شاری واشنگتنی پایتەخت لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ژمارەیەکی زۆری گرتبوونەوە و خۆپیشاندانی بەخۆ بینیوە کە هەر یەکەیان بۆ مەبەستێکی تایبەت بووە، بەڵام ئەم ڕۆژی شەممەیە ڕابرد واشنگتن دیسی گرتبوونەوەیکی جیاوازی بەخۆ بینی، گرتبوونەوەی زاناکان لە نەشناڵ مۆڵەوە دەستیان بە خۆپیشاندان کرد تا دەرەوەی باڵەخانەی کۆنگرێس. زاناکان وەک دەڵێن تەنها یەک شت بۆ تەمایی نیگەرانیان، ئەویش پێشنیازی سەرۆک داناڵد ترامپە بۆ کەمکردنەوەیەکی بەرچاوی بودجەی بواری زانستی. زاناکان دەڵێن ئەم هەنگاوەی ترامپ جێی نیگەرانیانە و دەبێت تەمایی لە دەستدانی متمانەیان و دەشڵێن زۆر جار زاناکان سەرقاڵی کار و پرۆژە زانستیەکانی خۆیان و خۆشیان دوور خستوەتەوە لە زۆر بۆنەی گشتی، هەر بۆیە نەیانتوانیوە وەکو پێویست خەڵک لە کێشەکان ئاگادار بکەنەوە.